بەر لەوەی بگەینە سۆران گەلی عەلیبەک هەیە لەوانەیە زۆر بەتان بزانن کە شوێنێکی گەشتیاری زۆر زۆر جوانە، زۆر زۆر خۆشە، زۆر زۆر فێنکە، خاستەن هاوینان گەشتیار زۆر زۆر سەردانی دەکات لە هەموو عێراق خەڵک دێ و سەردانی ئێرە دەکات شوێنێکی زۆر جا هەر شوێنێک ئاوی لێ بە تەئکیدی زۆر خۆشە زۆر فێنکە. بەڕاستی یەکەم جارە بێمە گەلی عەلیبەک زۆر پێم خۆشە پیاسەکی دەکەم لە ناوی بزانم چه هەیە دەبی نەعەلت پێبی چەند لێرە نەعەل فرۆش هەیە ئەگەر نەعەلت پێ نەبوو لە خۆت لێرە نەعەلەکەی بکڕە ئەو ئاوە ساردە زۆر زۆر خۆش وەرن شتێکی زۆر خۆشم دیت. ئەو ئاوە زۆر گەورەیە خەزم زۆر خۆڵە ئەوەیە دەیەوێ مەلەوانی بکە تەڕیش نەبیتم خۆشتی وا هەیە وەرن ئەی ماشەڵڵا لەو ئاوە جوانە. ئەی بەجددی زۆر زۆر جوانە زۆر زۆر خۆشە ئەو ئاوە جوانە بەلەمیشی لێیە ئەجا هەروەکو باسم کرد لێرە کۆمەڵێک بەلەمیان جانایە پێم خۆشە بچم تاقی بکەمەوە هەشتی جیاواز زۆر خۆشە تاقی بکەوە بەخوای زۆر سامیشی هەیە بەس قەینە. چۆنی؟ یاڵا باش وارە بڕۆمەوە لە ئێدە یاڵا. ئەدیەتونەی؟ دێڵە بە سەلامەتی بم بۆ بمهینەوە باشە؟ دێڵە یا ئەڵڵا وەش خوا دەبی لە بە ئەوانە خۆم فێرە مەلەوانی بکەم. ئەنگۆ مەلەوانی دەزانن وانییە؟ کابرا مەلەوانە. بەڵێ؟ وەڵڵاهی ئەتوو دەزانێ من نازانم. ئایرە وەڵڵا زۆر تەواوە. ئەو زۆر خۆڵە ئەو ئاوە؟ وەڵا ئەوەندە خۆڵ نییە بەس ئەو چوبانە خۆڵە ئەویش چوبمان لێدا لە بەوە سەلامەتی. دەستان خۆش بیتە. ئێرە ئەو چەند مەترە ئێرە؟ ئێرە مەتر و نیوە. مەتر و نیوەکە ئێوە وەڵا گەمەلەوانی نەزانێ لە مەتر و نیوە چی دەخنچێ؟ ئەیوەیە ئەمە خۆمان چەند ساڵ مشتەریمان دەرهێنایە. دەی لەستان ساغ بین ئینشاءڵڵا. مەلەوانی قەدەغەیە کاکە. ئەی زۆر خۆشە. زۆر سپاس زۆر زۆر خۆش بوو. هیوادارم ئێوەش بێن تاقی بکەنەوە ئێرە گەلی عەلیبەک بوو هەروەکو باسم کرد شوێنێکی گەشتیاری زۆر جوان و زۆر زۆر خۆشە بەردەوام دەبم لە گەشتەکەم.